سڵای خۆی گەورەتان لێبێت بینەرانی بەڕێز من پارێزەر فەرمان حەسەن و بەرنامەی ڕێساتان پێشکەش دەکەم. بەڕێزان لەگەڵەوەی دوای تێپەڕبوونی 27 ساڵ ئەزمموی سیاسی هەرێمی کوردستاندا تەنها 4 هەڵبژاردن یاخود 4 هەڵبژاردن بۆ خولی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە لەگەڵ بوونی دەیان تێبینی لە شێوازی هەڵبژاردنەکان لە ساختەکاری لە دەستکاردیکردنی ئەنجامەکان لە بەکارهێنانی مڵکی گشتی لە هەڕەشە و چاوسورکردنەوە و تێبینی جددی لەسەر هەڵبژاردننی کامل لە هەرێمی کوردستاندا. ئێستا هەوڵێگەیە بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان و گۆڕینی لیستی نیمچەکراوە بۆ لیستی داخراو کە تەنها یەک خولی پەرلەمانی کوردستانی پێبڕێوە چووە بە شێوازی نیمچەکراوە. پرسیاری جددی ئەوەیە دوای تێپەڕبوونی 26 ساڵ بۆچی دەسەڵاتی سیاسی دەیەوێت پاشەکشە بکات و یاسای هەڵبژاردنەکان هەموار بکاتەوە و لیستی نیمچەکراوە بگۆڕێت بۆ لیستی داخراو؟ بۆچی ئەو ئیرادە سیاسیە لەناو دەسەڵاتی سیاسیدا هەیە کە دەیەوێت دەنگدەر یاخود خەڵکی کوردستان نوێنەرەکانی هەڵنەبژێت ڕاستە و خۆبەڵکو و دەنگ بە حیزب بدات و حیزب بۆ خۆی نوێنەرەکانی دابنێت؟ بۆچی کاتی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان دەمانوێت بە گشتی باسوخواسێکی گشتی لەسەر هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکەین؟ بۆچی هەمیشە کاتی هەڵبژاردنەکان دیار نییە و بەڕوونی دیار نییە و چەند جار درێژ دەکرێتەوە و خەڵکی کوردستان نازانێت کەی و چۆن دەنگ دەدات؟ چۆن دەتوانێت زمینە سازی قانونی و واقعی لە هەرێمی کوردستان بکرێت بۆ ئەوەی هەڵبژاردنێکی خاوێن و بێگەرد ئەنجام بدرێت و هەڵبژاردن بێتە بنەمایەکی ڕاستەقینە و هەڵبژاردن کاری ڕاستەقینەی خۆی بکات و ببێتە دەواازەی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان؟ بەڕێزان تاوتوین بابەتە دەکەین لەگەڵ هەردوو بەڕێزان ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن و هەروە زۆر بەڕێز ئومێد جاف پارێزەری ڕاوێژکار و شارەزای کاروباری هەڵبژاردن. بەڕێزان هەروتان بەخێر بێن. کاگەرام لە پرسیار لە بەڕێستەوە دەست پێ دەکەم. دەمێ باسێکی و هەوڵەمان بۆ بکەی کە لە پەرلەمانی کوردستان بە دیاریکراوی هەیە بۆ گۆڕینی شێوازی هەڵبژاردن لە نیمچەکراوە بۆ داخراوە. دەمێ بۆمان ڕوون بکەیتەوە هەوڵە بۆچی و ئامانج لە شێوازی گۆڕینی هەڵبژاردن چییە لە ئێستاە؟ لە لیستی هەڵبژاردن تەبیعی سواز بۆ ئێوە، سواز بۆ دەرفەتەکەتان. سێ هەڵبژاردننی هەرێمی کوردستانەوە 2005 لەگەڵ 2009 بە لیستی داخراو بە لیستی داخراوە ئەنجام درراوە. لە 2013 لە هەمواری حوتەمە لیستی داخراو کرا بە لیستی نیمچەکراوە بە هەوڵ و کۆشی پەرلەمانتاران و خراوەکانی کۆمەڵگەمەی و خەڵکێک کە بە تەنگەوەیە کە هاوڵاتی لە سنتەری پرۆسی هەڵبژاردن نابێت. لەبەرەوە هەوڵێکی زۆرماندا بۆەوەی کە بتوانین لیستی داخراو بکەین بە لیستی نیمچەکراوە. تۆش لە پشتچیا باسیوت کرد کە لیستی داخراوەیە کە دەنگدەر تەنها مافیەوەی هەیە دەنگدا بە قەوارە سیاسی حیزب سیاسیەکە، بەڵام لیستی نیمچەکراوە نیمچەکرانەوەیکی تیا هەیە پەیوەندی نێوان دەنگدەر لەگەڵ پاڵێوراوە کراوە ئەکات واتە دەنگدەر دەتوانێت ئەو ساکە دەنگدات بە قەوارە سیاسەکە لە پاڵیشا دەنگدات بە پاڵێوراو واتە بژاردەی دەنگدەر زیاترە بێت. تەنها ئەوە نییە دەنگ بدات بە قەوارە سیاسەکە بەڵکو ئەتوانێت بە شێوەیەکی ئارزومەندانە دەنگیش بدات بە پاڵێوراوەکە. ئەم هەوڵە بۆ هەیە، ئەم هەوڵە لەوە سەرچاوی گرتووە بۆ ئەوەی کە بتوانرێت ئەو هاوپەیمانەتانی کە بەڕێوەیە بۆ هەڵبژاردننی داهاتوو بۆ ئەوی بتوانن ڕیزبەندیەک لە ناو خۆیانە دروست بکەن بە شێوەیە کە ئەو ژمارە کورسانی کە بەدەستیان هێنا و هاوپەیمانەتانە کورسیەکان هەمووی بەلایەکان نەکەوێ و لایەکی تر لی مەحروم ببێ. بەڵکو مەسەلاگەری یەکەم حیزبی سین بێ، دووەم حیزبی ساد بێ، سێم حیزبی سین بێ، چوارەم حیزبی ساد بێ. بەو شێوەیە تا ڕادەیەک هاوسەنگیەک یەکسانی و هاوتاییەک لە ژمارە و کورسانی کە بەدەستی هێنن دروزە بێ. واتە لیستی داخراو ئەتوانێت ئەمە دابین بکات بۆچی بۆ هاوپەیمانەتەکان و بۆ تەکەتولاتی ناو حیزبیژانی لە هەر حیزبەکە کە تەکەتول و باڵی جیاجیای هەیە هەر باڵێک داوای ئەوواکە ئەوەنە کاندیدی هەبێ و ئەتوانێت ژمارەیەک لەو کاندیدانە مسۆگەر بکە و بچێتە ناو پەرلەمانەوە. بەڵام ئەگەر لیستەکە لیستی نیمچەکراوە بوو ئەمە تێگەچێتەوە لەبەرچی لەبەرەوەی وەختێک دەنگدەر دەنگەدات بە قائیمەکە لە پاڵیشا دەنگەدات بەچی بە پاڵێوراوەکە. لەبەرەوە ئەو ڕیزبەندی کە قیادەی سیاسی دروستی ئەکا لە لیستەکەیە دەنگدەر تێکی ئەداتەوە و ئەو ڕیزبەندیە تێگەچێتەوانێ بۆیە ڕەنگە مەسەلە دەنگدەرێک دەرەچێت نەکو یەکەم و دووەم و سێم نییە ڕەنگە لە بیستەما بێ یا لە سیەما بێ. ئەمە ئەوەیە کە ئەو پاڵنەرەی کە بگرە ئەمە ئەو پاڵنەرەیە کە وای کردووە لە سەرۆکایەتی پەرلەمان و لە لیژنەی یاسایی پەرلەمانە بەداخەوە بە شێوەیەکی شاراوە ئەمە مۆزوعابیانی ئەگەر هەر هێزێک هەر پەرلەمانتارێک ئەوێت لیستەکە لە نیمچەکراوە بیکات بەداخرا و پێویستانی بەڵگەی خۆی و ئەرگومنتی خۆی چییە بیخاتە ڕوو مناقەشەی بکات دیفاعی لێ بکە، بەڵام نەک بە شێوەیەکی
فسکە فسک و بە شێوەیەکی شاراوەکە من پێم وایە ئەخلاقی پەرلەمانتار نییە و ئەخلاقی موسسەیەکی وەکو پەرلەمان نیە بەڵکو پەرلەمانە بێ شەفاف بێ و هەر هەنگاوێک ئەنێ بە هەر ئاقارێکە پێویستە کۆ بێتەوە لەگەڵ ئەو گروپانەی پەیوەندیان بۆ مەجالەوە هەیە مناقەشان لەگەڵا بکە لە ڕاگەاندنەکانەوە بە ڕای گشتی ئاشکرا کاگەرام لیستی داخراوە بۆ هەڵبژاردنەکان ئەو لیستی کە خەڵکی دەنگ بە حیزبەکان بدات ڕاستە خۆ نەگیت نوێنەرێک هەڵبژێرێت چەند لەگەڵ واقعی ئێستا هەرێمی کوردستان گونجاوە چەند لەگەڵ دیموکراسی گونجاوە هەرێمی کوردستان کێشەیەکی گەورەی هەیە ئەویش کێشەی حیزب سالاریە و لە ناو حیزبەکانیشە قیاداتی ئەو حیزبە کە بەردەوامیانەیە سوڕیژانی خۆیان درێژ بکەنەوە لیستی داخراو زۆر یارمەتی ئەوە دات کە ئەم قیادە تەقلیدی کە هەیە لە ڕێگەی لیستی داخراوە پێگەی خۆی لە ناو سەرکردایەتی حیزبەکانە بەهێز بکە بە معنایەک لە معناکان قیادەی ئەو حیزبە ئیتر هەر ناوێکی هەیە مەکتەب سیاسیەت چییە کۆمەڵی خەڵک دائنێت کە وەلایەکی کوێرانەی هەبێ بۆ خۆی لەگەڵەوە مەسەلا هەندێکیان حتا بیر لەوەکەنەوە خزمی خۆیان دابنێن خەڵکانێک دائنێن کە ناڵێن نە و لەبەرەوەی لە دوجاریشە لیستی داخراو ئەبێتە هۆیەوەی کە حیزب و قیادەی حیزب دەری ئەچێنێ نەکتوانای خۆی کە دەرگا بە دەرگا بگەڕێت و بچێتە سەر شەقام و هەوڵ بدا لەبەرەوە بەردەوام کاندید یاخدوایی کابێ بە نوێنەر چاوبەرەوژێری شێ چاوبەرەوژێری حیزب و قیادەی حیزبە لیستی داخراو کاندیدەکان کە ئەوانی کە دەردەچن بێمنەتن لە خەڵکی و نانەوێت ئەمە لەم باسیەوەمان کردو بەڵێ لەم یاداشا یەکێک لەو کارەکان باسمان کردووە حتا لە کاتی بانگەشەکە مەسەلە کاندید مەجبور نییە بڕاتە دەرەوانی و مەصرفکە و پارەیەک سەرفکە و بڕات لە دەرگای ماڵان با و خەڵک ڕاست پێرێتوەمانە بەڵکو حیزب بانگەشەی پاشەکشانیە کاگارام لەلایەن حیزبەکان و پاشەکشەنیە لە ناو خەڵک بۆ جۆرێک لە هەڵبژاردننی داخرا و کە خەڵک تێدا سنتەر نەبێت و تەنها حیزبەکان تێدا بڕیار بدەن بە دڵنیاییەوە پاشەکشەیە و حیزب ئەو موقعی کە هەیەی کە لە دنیای ئێمە و دنیای سیاسی ئێمە ئەو پێگەی بەرەو لاوازی ڕۆیشتووە لە ڕوانگەی هاوڵاتیەوانە ئێستا لە ڕێگەی لیستی داخراوە بچێتەوە جێگەی جارانی و کولفی کول خۆی بێ و خۆی دوابڕیار با لەسەرەوەی کە چێ بچێتە ناو پەرلەمان و ئەنجومەنە هەڵبژێراوەکانەوە و چێ نەچێت زۆر باشە دەست خۆشکاگانە کاکمێجاف دەمەوێت لە بەڕێزە بپرسم هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و گۆڕینی لیستی نیمچەکراوە بۆ داخرا و لە ئێستاە لێکەوتەکانی چین باشە خراپە شرۆڤی قانونی بەڕێزە چیە وەک شارەزایی کاروباری هەڵبژاردن شرۆڤی قانونی بۆ ئەوەی کەوا لیستی داخراو لە ئەم خولی پێنجەمی پەرلەمانە جێبەجێ بکرێت بەڕای من هەموو سیستەمێک هەموو نیمچە داخراو بە یاخود نیمچەکراوە بە یاخود داخراو بێت لایانی ئیجابیات و سلبیاتی خۆی هەیە باشە لایانی ئیجابیاتی ئەم کارە بۆ ئەوەی کە بڕێک لە حیزبە سیاسەکان بۆ ئەگەڕێنەوەکەوە پەرلەمان خەڵکانێکی تێچووە کە شیاوی ئەو شوێنەنین و ئەمە هاوکاری کۆمیسیۆنی باڵاکە کەوە کارەکانی ئاسانتر بێت لە لیستی نیمچەکراوەدا ئەمە ڕوویداوە خەڵکانی چونەتە پەرلەمان کە شیاویەوە نیمچن بەڕای هەنێ لە ئەحزابی سیاسی و کۆمەڵی حیزب ئەو کات لە لیستی داخراودا خەڵکی باش دەنێرێتە ناو پەرلەمان یاخود خەڵکانێکی گەڕاڵی خۆی من ئێستا کە ئەمە یەکێک لە مبەرەکانیانە کە لەسەری متفقن کە ئەم کار ئەنجام بن بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ خولەکانی پێشووی پەرلەمانی کوردستان لە خولی یەکەم و دووەم و سێمە دەبین خەڵکانێک لە پەرلەمانە بە لیستی داخراو چوون وەکو مامۆستا ئارام ئاماژەی پێکرد کەوا لەسەر بنەمای خزمێنە و ئەو کەس دەموچاوە دووبارانە بووە کەوا لە ناو حیزبەکانە دەسەڵاتدارن و درێژە بەکاری سیاسی خۆیاندن لە ڕێگەی ئینتیخاباتەوە باشە لیستی نیمچەکراوە کەوا خولی چوارەمی پەرلەمان کە کاری لەسەر کرد و هانی خەڵکەداکەوە حەیەوێتێک زیندوێک بۆ هەڵبژاردن بکات خەڵک ئەچێت بەدوای ئەو کاندیدی کە ئەوێت دەنگی پێبا دەنگێک بە لیستەکەیە و دەنگی بە کاندیدەکەیە واکە لە کاندیدەکان کەوا لە دەرگای ماڵان بن کۆڕ و سیمینار بکەن توانەکانی خۆیان بە خەڵکی بناسێنن دەرەنجام ئەگەینەوەی کەوا کۆمەلگای کوردەواری کۆمەلگایەکە کە سەقافەی انتیخابی نییە و ئەم سەقافەی انتیخابی ئەوەی کەوا خەڵکانێک لە لیستەکە هەن کەسێکی بەتوانایە کەسێکی ڕۆشنبیرە کەسێکی خاوەن ئەزمونە کەسێکە کە شیاوە بە پەرلەمان لە انتیخابات دەرناچێت کەسانێک کە هیچ شیاونین متمانەی خەڵکی بەدەستێنن ئەمە یەکێکە لەو هۆکارانی کە لایانی ئیجابات و سلبیاتی کارەکە بەڵام لە ڕووی دیموکراسیەوە سەیری بکەین لە ڕووی دیموکراسیەوە سەیری بکەین کەوا
گۆڕینی لیستی نیمچەکراوە بۆ داخرا و پاشەکشەیەکی دیموکراسیە لە بواری هەڵبژاردنە لە هەرمی کوردستانە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی داخرا لەگەڵ پرەنسیپەکانی دیموکراسی نایەتەوە ئێستا خۆی انتخابات دیموکراسیە ینی ئیرادەی خەڵکە بۆ گۆڕینی دەسڵات لە ڕێستۆ خاندنگدانەوە بەڵام ئیرادەی خەڵکی تیا نامێنێتەوە ئیرادەی حیزبەکانە حیزب سالاری دروستە بێت حیزب کێ بەدڵ بێت لە ڕیزبەندی سەرۆدایانێ بۆ خوارەوە ئەی لیستی داخراوا دەکات خەڵکی تااقەتی هەڵبژاردننی نامێن و نەچێ دەنگ بدات وە نوێنەرەکان بەشداری خەڵک نەبن تێکەڵی خەڵک نەبن لە ئێستادا ئەم لیستی داخراوە کاریگەری زۆری بەسەر کۆمەڵگای کوردەواری هەیە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی ڕێژەبژاریکردنی دەنگ دەرکەم دەکاتەوە لە هەرێمی کوردستانە خەڵک خۆی هەر لە دەسڵات وەڕز بووە بێتاقەت بووە لە دەسڵات و چەند انتخاباتێکی ئەنجام داوەکەوە کاریگەری لەسەر دەرئەنجامەکانی نەبووە ئێستا کە خەڵکێک کە لیستەکە بێ بەداخرا و تەنها بشێتە سەر سنووقی دەنگدان و دەنگ بە حیزبێکی دیاریکراو بات ئەمە ئەبێتە هۆی پاشەکشەیەک لە هەڵبژاردنە وەکو مامۆستا ئارام ئاماژەی پێکرد خەڵک ئامادە نییە پارێ سەرفکات بچێت بە دوای کاندیدەکە بڕات دەنگ بە حیزبێکەدا ناچێت قاسمی انتخابیدا ئابەزی ئەو کاتە حیزب ئەوەی کە ئەوێت ئەتوانێت ئەنجامی بات ئێستا کام بە بڕای توانی بەڕێز و شارەزای کاروباری هەڵبژاردن چی جۆرە نظامێکی هەڵبژاردن لەگەڵ واقعی هەرێمی کوردستان و کۆمەڵگەی سیاسی هەرێمی کوردستان گونجاوە لەم قۆناغادا لیستی نیمچەکراوە زۆر شیاوە بۆ هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان بە قەنەعەتی خۆی لە خولی پێشوە گەشتە دەرەنجامێکەوە ئەبێت هەرێمی کوردستان لیستی نیمچەکراوە بۆ جێبەجێ بکرێت و بەرەوپێشچوونی لە کامیانە زیاتر پەیوەندی بە ساختەکاری ئەو هیچ پەیوەندێکی بە ساختەکاری وە تەنها ئەکەوێتە سەر توانای مڕەشەحەکان ئەو مڕەشەحانەی کەوا حیزب ڕیزبەندی کردوون هاوڵاتی بە جۆرێکە لێکێتەوە بەڵێ دەسڵاتی هاوڵاتی کەمە 1 تا 100 ڕیزبەندی کراوە منی هاوڵاتی کە ئەچن بۆ دەنگدان جیاوازی ناکەم لە نێوان کەسی یەکەم و کەسی سەدەما دەنگ بە کەسێکیان دەم بەڵام کە لە لیستی داخراوە بوو ڕیزبەندێک دیاریکراوە حیزب دیاری کردووە هاوڵاتی بووینە لەو ڕیزبەندی دەرچێت ئەو قاسم انتخابی کەوا لە هەڵبژاردنەکانە حیزبی ئەلفێنێتی بە پێی چەند کورسیێناوە دا ئابزێتە خوارەوە 1-2-3 بۆ پیا و 1-2 بۆ پیا و 3 بۆ ئافرەت لەبەر ڕێزبەندی ئافرەتان کۆتای هەیە لە سەڵاسیە لە وڵاتان یاخود لە وڵاتانی پێشکەوت و لە ئەزمونن دیموکراسیەکانی جیهاندا لیستی داخرا و کاری پێ دەکرێت لە زۆر وڵات کاری پێ ئەکرێت بەڵام ئێمە ئەگەر بگرن بۆ مێژووی هەڵبژاردن نەوڵاتی ئێمەدا لە پەرلەمانی کوردستانە لە دوای سەحبی ئیدارەی حکوومەتی عێراقی سەردەمی بەعس لە 23 دەی 2019دا پەرلەمانی کوردستان توانی لە 95 1992 انتخابات یەکەم کە و ئەم انتخاباتی هەرێمی کوردستان ئەنجامیدا نموزەجێکی جوانی پێشکەکرد بە ناوچەکە بە وڵاتانی دەرەوە و زۆرێک لە وڵاتە زریێزەکانی دنیا و نەتەوەیەگرتوەکان بەنیاز بوون لە زۆر وڵاتانی تری وەکو هەرێمی کوردستانە جێبەجێکەن ئێمە ئێستاکە لە بەرە پاشەکشەی دیموکراسیین پاشەکشەیەکەوە ئیرادەی هاوڵاتی نەیاڵین حیزب ئەگەرن بۆ حیزب سالاری کەواتە گۆڕنی بۆ لیستی داخرا و پاشەکشەیەکی گەوری دیموکراسیە و وەزمونە جوانش کە بەڕێز ناوبر لە ناو دەبرێت کە یەک کولی پەرلەمانی پێ هەڵبژێردراوە پێویستە پەرلەمانتارەکانی کوردستان بیر لەوە بکەنەوە کەوا هاوڵاتی بەشدار بێت لە پرۆسەی سیاسیە با ئیرادەی حیزب زاڵ نەبێت بەسەر هەموو ئیرادەکانە ئیرادەی حیزب ئێستاکە لە لیستی نیمچەکراوە نیوە بە نیوەیە حیزب 100 کەسێنێتە پێشەوە ئەو هاوڵاتی ئەچێت دەنگدەرە ئەچێت کەوا جیایەکاتەوە لە 100 کەسە کامیان شیاومشتە پێشەوە زۆر باش کاک ئارام وێڕای ئەوەی کە لە ڕابردوودا وەک لە سەرەتای بەرنامەکەش باسم کرد تێبینی زۆر جددی لەسەر مەسەلەی هەڵبژاردنە بۆ لە ساختەکاری لە تەزویرکردن لە دەستکاریکردنی ئەنجامەکان لە هەڵبژاردننی یعنی پاک نەبووە لە هەرێمی کوردستاندا بە بڕای بەڕێز ینی گۆڕینی لیستی نیمچە داخرا بۆ کراوە چەند زیان دەدات لە هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا لەوەی کە هەڵبژاردنەکان نەکەونە سەرپێی خۆیان لەوەی کە لە هەڵبژاردنەکان ئامانجی ڕاستەقینی خۆیان نەپێکن کە گۆڕانکاریە لە دەسەڵات بەڵێ هیچێک لەو زیانە بەرجەستانی کە گۆڕین لیستی نیمچەکراوە بۆ داخرا و دروستیەکات ئەوەیە کە ئاستی بەشداری دەنگدەران لە هەڵبژاردنەکانە دێتە خوارەوانێ دابەزێ ئەویش بەهۆی کۆمەڵی فاکتەر کە لە سەرویانەوە مەسەلەیەوەیە کە تۆ تەنها ناوی کۆمەڵک ئەحزاب خەیتە بەردەمی دەنگدەر ئەحزابی دەزانین لە ماوەی ڕابردووە بەڕاستی وێنەیەکی وا جوانی پیشانی دەنگدەر نەداوە کە کێشی بکا بۆ بچێتە ناو پرۆسی هەڵبژاردنەوانێ ئەمە یەکێکە لەو فاکتەر و هۆکارانەی کە وا ئەکات لیستی داخرا و ئاستی بەشداری دەنگدەر لە هەڵبژاردنەکانە کەمە بێتوانێت ئەمە یەکێکە لەو
زیانانە دووەم کەماڵین لیستی داخرا و بە مانای ئەوەی کە دەنگدەر ناتوانێت هیچ دەستکاریەکی ئەو پەیوەندی خۆی لەگەڵ پاڵێوراوە بکە بەڵکو تەنها یەک بژاردەی بۆ هەڵەتەوە کە ویژەوەیە دەنگداد بە قوارەی سیاسی و دەنگدانیش بە قوارەی سیاسی لە دوجارە بەو شێوەیە دەرەچێەوە لە ماوەی ڕابردووشە هێزە سیاسیەکان زیاتر وە گوتم ئەو خەڵکانە ڕیزبەندەکەن لە سەروی لیستەکانەوە کە خەڵکانێکن سەر بە خۆیانن سەر بە کوتەی خۆیانن زیکن لە خۆیانەوە خزمی خۆیانن ئەمەش دیسانەوانێ مافێکی تری دەنگدەرە کە لە پرۆسی هەڵبژاردنە حەقی ئەوەی هەیە بزانێت کە ئەو دەنگەدات بە قوارێکی سیاسی لەمان کاتشا دەنگ بە چ کاندیدێکەدا چونکە جاری وا هەیە تۆ ڕەنگە مەسەلە لەبەر خاتری کاندیدێک جاری وایە دەنگەدەی بە قوارێکی سیاسی یاخود کە دەنگەدەی بە قوارێکی سیاسی تۆ مەرج نییە دەنگ بدەی بە یەکەم ناو کە لە سەروی لیستەکەوەیە بەڵکو ڕەنگە دەنگ بدەی بە سێمی ناو چلێمی ناو بۆیە ئەم مافانە پێویستە بۆ هاوڵاتی دەنگدەر دەستەبەر بکرێ بۆ ئەوەی کە ئەو مەفهومە ئێمە لە هەڵبژاردنا بگەێنین کە هەڵبژاردن بۆ دەنگدەرە لە پێناو دەنگدەرایە چونکە ئێمە ئەڵێن شعب مەزدەری سوڵتەیە وانە شعب چێە شعب هاوڵاتی و دەنگدەرە و ئەو نوێنەر هەڵەبژێرە و تەفیزیەکە بۆیە کەواتە ئەبێ هەموو ئەو پرۆسیجەری کە هەیە و لە هەڵبژاردنە هەیە لە خزمەت چیا بێ لە خزمەت دەنگدەرا بێ بەمانات لە معناکان ئەبێت دەنگدەر لە سەنتەری پرۆسی هەڵبژاردنا بێ نەکو حیزبی سیاسی زۆر باشکە گەرام ئەم هەڵبژاردننی کە لە ئایندەدا لە هەرێمی کوردستان کە بڕیارە بکرێت جیاواز هەڵبژاردنەکانی ڕابردوو دوای دەیان شکستەکەم دەسەڵاتە سیاسی ڕۆبەڕووی خەڵک و ئەزموونی هەرێمی کوردستانی کردوێتەوە بە بڕای تۆ بۆچی دوای ئەو شکستانەیە ینی باسوخواسی گۆڕینی شێوازی هەڵبژاردن دەهێننەوە ئاراوە ینی قسەکە ئەوەیە یان ئەمە یارمەتی ئەوان دەدات بۆ ئەوەی لە دەسەڵات ببێنەوە یاخود ڕوبەڕووی هەر بەرێکی سیاسی نوێ بۆستنەوە کە دێتە پێشەوەەوە لە هەڵبژاردن ترسان بە فعلیەوە ئەزانین چۆنە گۆڕینی دیزایانی سیستمی هەڵبژاردن مەسلەیەکی هەستیارە و پێویستی بە خەڵکی خەبیر و خەڵکی شارەزا هەیە لەو بوارەیە ئەنی ناگرێت تۆ بێت ڕەگەزێک بێنیت کە ڕەگەزەکانی سیستمی هەڵبژاردنە مەسلەی لیستە لیست پەیوەندی لیست لەگەڵ سیستمی نەرایەتی ڕێژەیە پەیوەندیکان هەیە لیستەکە کراوەیە ئازادە داخراوە تۆ کە بێت بیگۆڕی لە ڕوانگەیەکی حیزبیەوە ئەمە مامەڵێکی زۆر خراپە ینی ناکرێت مامەڵێکی حیزبی لەگەڵ مەسلەی گۆڕینی دیزایانی سیستمی هەڵبژاردنا بکرێت چونکە ئەوە بە دڵنیایی ئەنجامێکی حیزبی بەرتەسکمان ئەداتەوە بۆیە ئەگەر خواستێکیان خواستی حیزبی کەواتە ئێستا لە پشت گۆڕینی سیستمی هەڵبژاردنەوە بەڵە بێ خواستی حیزبی بێ وەک باسم کرد لە سەرەتایە مەسەلەی دروستکردنی ئەوها پەیمەنێت یا ئیجباریە کە خەڵک یاخود دەنگدەر سنتەر بێت هەڵبژاردنەکاندا و سنگ و قورسایی دەنگی هەبێت بەڵێ ئەو لیستی داخراوە بۆ خۆی دەرگا داخە لە بەردەمی ئەو بژاردەی کە دەنگدەر هەیەی بۆ پاڵێوراوەکانی پەیوەندی نێوان دەنگدەر لەگەڵ پاڵێوراوە داخات تۆ تەنها چیە بینی تەنها قوارەی سیاسی بینی هەر هێزێکی سیاسی بیر لەوە بکاتەوانەکەم لە لیستی نیمچەکراوە بڕاتەوە بۆ لیستی داخراو بەڕاستی جگەلەوەی پاشەکشەیەکە بە پرۆسی دیموکراسی هاوکات بەهێزکردنی پێگەی حیزب و ئەو حسابە تەقلیدیانەیەن کە لە دنیای ئێمە ماوەیەکی دوور و درێژە یاریزانی سەرەکین و ئەوان ئەبێت هەموو شتەکان لەژێر دەستیەوانە بن کەم پێم وایە کاتێەوە هاتەوە دەنگدەری کوردیش دەنگدەری کوردستانیش ئەوەندە هوشیاری هەیە کە لە پاڵ قوارە سیاسەکە دەنگ با بە کاندیدی خۆی لەبەرەوە ئەوان ئەگەرانێ دەستکاری دیزایانی تەسمیمی سیستمی هەڵبژاردنەکەن ئەبێ دیراسات بکەن ئەبێ بەحث بکەن و ئەبێ بێت ڕاوێژ بکەن لەگەڵ ئەو ناوەندانەی کە لە بواری هەڵبژاردنە ئیژەکەن و خبریان هەیە و بۆچی دەستکاریەکەن چونکە هەر دەستکاری هەر ڕەگەزێ بکەیت لە ڕەگەزەکانی سیستمی هەڵبژاردن دەرەنجامی جیاوازی لێکەوێتەوە ئەم دەرەنجامانە بە ئیجابی بێ یا بە سلبی بێ بێت تۆ پێشوەخت بیزانی و دیاری بکەیت و مناقەشەی بکەیت لانی کەم لە لاو ئەهلی پسپۆڕ و ئەهلی خێبرە و ئەمانەیە بەڵام تۆ بێ بە دزیەوانێ دەستکاری ڕەگەزێ بکەیت لەبەرەوەی تحالفێکی خۆت ئەمەیەوێ لەبەرەوەی ئەوەی بتانی مەرامێکی خۆت جێبەجێ بکەیت بەڕاستی ئەمە سوء ئیستیفادە و خراپ بەکارهێنانی دام و دەستگا هەڵبژێراوی دەستوریەکان لە هەرێمی کوردستانە کە حیزبی سیاسی و پەرلەمانتارێک کە خۆی بە لیستی نیمچە کراوە هەڵبژێراوە لە خولی چوالەمە نابێت ڕێگە بەخۆی بدات بەوەی کە
بەو شێوەیە مامەڵە لەگەڵ خەڵکی ناومێتتر دەبێت لە هەڵبژاردن بۆ زۆرە سار دەبێتەوە یعنی لیستی داخرا و خەڵک سار دەکاتەوانێ بۆ خۆی دۆخەکە لەبار نییە بۆ ئەوەی کە خەڵک گەرم بێت لەبەرەوە تۆ بێدایم بە دوای ئەو وەسایلانە بگەڕی کە خەڵک گەرمەکەەوە خەڵک کێشەکە بۆ ناو دەسەڵاتی سیاسی بە تایبەتدار دوو پارتی فەرمانڕەوە خود دەسەڵات نانەوێت خەڵک بە ڕێژێکی زۆر بەژاری هەڵبژاردنەکان بکە ڕەنگە ئەوەش ڕەنگە ڕاستە ینی ئەوەش تەفسیرەکە کە لە پشتەمەوە کە ئەنجامەکەی بەواکەوێتەوە کە خەڵک ئاسی بەشداری خەڵکو و دەنگدەر کەم بێتەوانێ زەمینە ڕەخسێنێت بۆ کۆمەڵێک کاری تر کە گومێت دێمە لای بەڕێزت ئەزمموی شیرینمان نییە لەگەڵ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان یا خۆت بە دەگمەن هەڵبژاردنێکی کامل لە هەرێمی کوردستاندا ڕووی نەیاوە چۆن ئێستا دەکرێت لەو ماوەی کە ماوە زەمینە سازی بکرێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگرد و ڕاستەقینە لە هەرێمی کوردستان ئەمە ڕوو دەدات ئێمە ئێستا لە هەرێمی کوردستانە کۆمیسیۆنێکمان هەیە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی ڕاپرسی لە هەرێمی کوردستانە و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقمان هەیە ئەمیان تایبەت بە کوردستان وشان تایبەت بە هەموو عێراقە بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 92 ئەم کۆمیسیۆنی هەرێمی کوردستانە مختاسە لە جێبەجێکردنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەنجومی پارێزگاکانە ئەم کۆمیسیۆنە ئێستاکە کە کارەکات کۆمیسیۆنێکی ساوایە کاری لە پێشینینی لەباری هەڵبژاردنە وەداتا و وردەکاری هەڵبژاردننی نییە وە ئەتیبارەکەین ئێمە کە ئەم کۆمیسیۆنە لەم قۆناغا دەسەوسان لە زۆر بوارە ئێستا یەکی لەو بوارانەی کەەوە بۆ بە هەڵای ئیعلامی و کە قسەی زۆر لەسەرەکرێت تۆماری دەنگدارانە ئەم تۆمارە دەنگدارانی کەەوە لە کۆمیسیۆنی هەرمی کوردستانە بەنیازن کاری لەسەرکەن هەر ئەو تۆمارە تەقلیدیە کە لە ساڵانی پێشوا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کاری لەسەر کرد ئێستا لە عێراق قۆناغێکی زیاتری بڕیوە کە تۆمارێکی بایۆمەتریمان هەیە دەنگدەر جیاواز لەم هەڵبژاردنەکانی پێشوو دەنگەدات باشە بۆ توانای دووبارەکردنەوەی دەنگی دووبارە ئەمانە هەرچەواتە لە سایم کۆمیسیۆنی کە ئێستا هەیە چاوەڕوانی ناکرێت چاوەڕوانی وەکەین کە هەڵبژاردنێکی جیاوازتر هەڵبژاردنەکانی ڕابردووە باشتر بکرێت ئەساسی هەموو کۆمیسیۆنێک تۆماری دەنگدارانەکەیە ئەو تۆمارێک ئەوان بەکارێنن تۆمارێکی سەرەتاییە لە وزارەتی جارایان وەرگردووە ئێستا لە ڕیفراندۆمە خەڵکانێکی زۆر ناویان نەبوو کە چەند جار ناویان لە انتخاباتە هەبوو دەنگیان ناوە ینی کارەکانیان کارێکی تەجروبی نییە ممارەسیان لەسەر کارەکە نەکردووە و تۆماری دەنگدارانی تۆمارێکی حەساسە ئەم کۆمیسیۆنە بەو ماوەکەمی کەماوە لە بەدەستیانە بۆ جێبەجێکردنی هەڵبژاردن بەڕای من توانای پاکردنەوەی تۆمارەکان نییە ئەتوانین بڵێن هەمان ئەزمموی پێشوو دووبارە ئەکەنەوە لە ئەنجامدانی هەڵبژاردنێکەوە لە ئاست داخوازەکانی گەلانیە کەواتە بە بێ پاکردنەوەی تۆماری دەنگدرانەوەی پەڕێز باسی دەکەی بناغی هەڵبژاردنێکی سەرکەوتووە مستحیل هەڵبژاردنێکی پاک و بێگرد لە هەرێمی کوردستان ڕوودات بەڕای من تۆماری دەنگدانەوە بجانابێت تاکید لەسەر کردەوە بناغی هەموو هەڵبژاردنێکە ئەم تۆمارە ئەگەر پاک نەکرێتەوە ئەگەر کۆمیسیۆن و ئەنجومەنی کۆمیسیاران بڕیار لەسەر پاکردنەوەی نێنەوە انتخابات دواخستنی باشە لە ئەنجامدانی یاخود ئەم کۆمیسیۆنی کوردستانە تەنسیقی لەگەڵ کۆمیسیۆنی عێراق بکەن بتوانن تۆماری دەنگدارانەکەی حکوومەتی عێراقی وەربگرن لەسەر وەک انتخابات ئەنجام بەرن ئەمە سەبارەت بە تۆماری دەنگداران کە بەڕێز باسی دەکەی بەڵام گرفتی دیکەی ئەم کۆمیسیۆنە چییە خودم کۆمیسیۆنە لە ئێستا وەک باسی دەکەی بەڕێزت ئەزمموی نییەوە یەکەم ئەزممویەتی بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردنەکان ئەو کۆمیسیۆنە دەتوانێت لە ماوەی 1 ساڵ دەکەوە باز دەکرێن ساڵی هەڵبژاردنە چەند هەڵبژاردنێک سەرپەرشتی بکات بەڕێوە ببات و نەتیجەی باشیشی بۆ خەڵکە بێت بەکردەوە کۆمیسیۆنی هەرمی کوردستان وەکو ئاماژەم پێکرد تەنها اختصاصی ئێستا گەڕانگە بڵێ کێشەکە تەنها تۆمارە کۆمیسیۆن بڵێ تۆمارەکە کێشەکە تەنها لە ئێمەوە نیە چەندجار بۆ نەگوتویانە فڵان وەزارەت فڵان حکومەت فڵان جیهەت کێشەیەکە پەیوەندی بە چەند لایەنێکەوە دەبێت هەموو هاوکاریان بن بۆ پاکردنەوە ئەم کۆمیسیۆنە چیگەرم تۆمارە خەلەکانی دیکەی چین ینی تەنها مشکلی ئەوەیە کە تۆماری کامێنی لەبەردەست نییە بە شتەکان جیاکەینەوە ئەم ساڵی هەڵبژاردنە هەنێ لە هەڵبژاردەکان لە دەسەڵاتی کۆمیسیۆنی باڵای هەرێمی کوردستانیە کە پەیوەندی بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە هەیە وەکو ئەنجامدانی انتخاباتی ئەنجومەنی نوێرانی عێراق ئەو انتخاباتی کە ئەمانێکن لەم قۆناغەدا یەک انتخاباتە انتخاباتی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێمە ئەنجومەنی پارێزگاکانیش لە کاتێکی داهاتوە ئەگەری هەیە بکرێت اینە سەر ئەوەی کەوە ئەم کۆمیسیۆنە
وەک ئاماژەوان کۆمیسیۆنێکی سەرەتایە لە ئەنجامی کارەکانیە و ئێستاش ئەو داتانی کە بەدەستیانایە زۆرێک داتاکانی کۆمیسیۆنی حکوومەتی ناوەندە بەکارێنن. خاڵی گرنگ لە هەڵبژاردنە تۆماری دەنگدەرانە و کۆمەڵە زەوابت بۆ ئەوەی کەوا ناوەکان دووبارە نەبێتەوە و ئەو ناوانەی لە تۆمارەکە هەن بتوان پاکیکەنەوە. ئەم کۆمیسیۆنە لە توانایانە نییە بەم کاتەکەمی کەماوە ئەو کار ئەنجام بن. باشترین کار ئەوەیەکەوە بتوان تەنسیق لەگەڵ حکوومەتی ناوەندا بکەن لەسەر تۆماری دەنگدەرانەکە ئێوان کەوەی بایۆمەتری کراوە انتخابات ئەنجام بن. کەواتە بڕات و چارەسەر ئەوەیە کە تۆماری دەنگدەرانی کۆمیسیۆنی عێراق بکرێتە بەنێوان هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لەبەرەوەی نزیکەی 300,000 دەنگێک جیاوازی لە نێوان تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان و تۆماری دەنگدەرانی حکوومەتی ناوەندا هەیە کە ناکرێت هەرێمێک یەک لەژە خەڵکی تابێ ئەو جیاوازە زۆرە هەبێ. زۆر باش کاگەرم ئەگەر بڕیار بێت یاسای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان هەموار بکرێتەوە بۆی هەموارێکی خراپ نەبێت و هەموارێک بێ لە بەرژەوەندی خەڵکو و دەنگدەران بێت دەبێت چۆن هەموار بکرێتەوە چی لێ بکرێ باش بۆ ئەم ماوەی کەماوە دیارم بۆ هەڵبژاردنەکانی یاسای ژمارەیەکی ساڵی 92 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تەبیعی یەکەم یاسایە کە لە هەرێمی کوردستان دەرچووە زۆر باش وە کاتی خۆی بەرەی کوردستانی دەری کردووە و لە ڕۆژنامەی بەری کوردستانیا لە 8 چواری 92 بڵاو بۆتەوانێ بۆ کاتی خۆی باش بووە بەڵام دوای ئەوەی بە چوار هەڵبژاردنان ڕۆیشتووە و تاقی کراوەتەوانەیە کە لێنی زۆر گەورەی تیا هەیە لەبەرەوە ئەگەر ئێمە لە ئێستا ئەو یاسایە هەموار بکەینەوە جارێکاوی ئەو یاسایە شەق بکەین بۆ دوو بەشێکیان پەیوەندی بە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە هەیە و بەشێکی پەیوەندی بە ستراکچەر و کاروباری پەرلەمانەکەوەی وەکو دامەزراوە ئەین دوو یاسا خۆی لە یاسایەکە کۆ بۆتەوانێ ئەمە یەکەم شت دەبێت بیکەی بە دوو یاسا بەڕاستی ئەمە دوو یاسایە لە یاسایەکە کۆ بێتەوە ئەگەر بینە سەر ئەو بەشەی کە پەیوەندی بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە کە دەواازەی دوو لەگەڵ دەواازەی شەشایە تەنها دوو دەواازەی پەیوەندی بە هەڵبژاردنەوە کۆمەڵێک شتی زۆر هەیە کە پێویستە تیا بێ لەو یاسایان نیە و گۆڕانکاریی زۆری ئەوێت کە هەبێت ئەگەر تۆ پرسیارم لێ بکەی یەکە بە یەکەم مەسەلە من بۆی بە پێ ئەوە جواب بدەمەوە ئەگەر بە کورتی سەرنجەکان بخەیەڕۆ بۆ نمونە ینی باز لەوە دەکرێت کە ئەگەر هەر بڕیارە شێوازی هەڵبژاردن بگۆڕێ بکرێت بە لیستی کراوێت تاوە ئەوە یەکێکە لە تەرحەکان یعنی ئەو ئێمەش لەم یاداشتە باسیێوان کردو وتمانە ئێمە کە هەر ئێستاکە ئەو بە باش دەزانین لیستەکە لیستی نمچەکراوە بێ بەمانایەوە نییە کە ئێمە ئیش نەکەین بۆ ئەوە یا بڕوامان بەوە نەبێت کە لیستەکە بچێت بەرەو لیستی کراوەی ئازادیش ئەمە بۆ باشە کە بژاردە زۆر زیاترەکەی لە بەردەمی دەنگدەرا لە جیاتیەوەی کە مەسەلا دەنگێک بدا بە قوارە سیاسەکە لەگەڵ پاڵێوراوێکە ئەمە لە لیستی نمچەکراوە ئەوسا بە ئەندازەی ژماری کورسیەکانی بازنەیەکی هەڵبژاردن دەنگدەر مافی هەیە بژاردەی لە بەردەما بێ بەڵام ئەمە وەختێکە بێ بۆی وتم دیزایانی سیستمی هەڵبژاردن پێویستی بە وردەکاریە ئەمە لە وەختێکە ئەبێت کە تۆ ئەبێت قەبارەی بازنەی هەڵبژاردن بچووک بێتەوە نەک لەسەر ئاستی پارێزگاشە بەڵکو لەسەر ئاستی قەزا مەسەلا بێ مامەڵە بکەی مەسەلا تۆ دە کورسی بخەیتە بەردەمی دەنگدەر مەسەلا تا بژاردەی هەبێ بۆی دا پاڵێورا و هەڵ ببژێرێ لەمە چیە بێت لەمە تۆ دەنگدەر زۆر زیاتر بۆ خۆی سەرپشکەکەی بۆی کە پاڵێورا و هەڵبژێرەوە تەنانە دەنگ نادا بە قوارەی سیاسیش و خۆی بۆ خۆی لە کۆمەڵی قوارەی سیاسی لە کۆمەڵێک لیستە بۆ خۆی لیستێک تایبەت بە خۆی دروست دەکە کە ئەمە شێوازێکی زۆر پێشکەوتووە و ئێمە تەرحی ئەوەنمان نەکردو بەڕاستی چکە ئێستاکە تەرحیەوە بکەین ئەڵێن ئەمە زۆر ناواقعە زۆر شتێکە با بڵێ نزیکە لە وەهم و چیۆمانەوە بۆچی ناگونجێتەوە لەگەڵ واقعێ بەڵێ گونجێ خواستی دەنگدەرە نایەتەوە ئەگەر مشەرعی کورد بە جدی ئیش لەسەرمە بکە و هەموو دام و دەستگاکان ئیش لەسەرم بکەن و کۆمیسیۆنی باڵای سەرۆکان بەڵێ ئەمە من پێم وایە دەنگدەری کوردستان ئەتوانێت لعنی با نمونەیەک بێنەوە سە لە 2005 خۆ ئەزمموی خەڵکی هەرمی کوردستان تەنها هەڵبژاردننی 92 لە بەردەمان بوو لەگەڵ هەڵبژاردننی شارەوانەکانی 2000 و 2001 بەجیابەجیان لە نێوان سلێمانی و لێرە بەڵام لە 2005 کە دەرگایەکی گەورە کرایوانێ بە ڕووی عێراق و بەڕێوی هەرێمی کوردستانان لە یەک ڕۆژە سێت هەڵبژاردننی کردووە سێ کارچۆ بەردەمی و دەنگیشیدا لەبەرەوە کارێکی وەندە زەحمەت نییە ئێمە ئەمانە دایم بێنینەوانێ بە عرقەلە و بە کۆز لە بەردەمی دەنگدەرا بڵین کە دەنگدەر ناتوانێت
دومین مەسەڵە ڕێکخراوگەلێکی زۆر هەیە میدیایەکی زۆر هەیە خەڵکانێکی زۆر هەن و کۆمیسیۆن خۆی بەشی ئەعلام و ڕاگەاندنیە ئەمانە ئەبێ هەمووی ئەتوانێت کار بکات لەسەر هۆشیارکردنەوەی هاوڵاتیان فێرکردنی هاوڵاتیان بەوەی کە چۆن مامەڵەگەڵ ئەو کارتانەکە مەقسەم لە چیە مەقسەم لەوەی یعنی طرحی کراوەی ئازاد لیستی کراوەی ئازادی شتێک کە لەوانی مەطرحە ینی کفرنی ئەگەر بێت و طرحی بکەین بەڵام ئێستاکە لەبەرەوەی ئێمە تووشی حاڵەتێک بووین احتفاظکەین بەوەی کە لیستی نیمچەکراوە نەڕواتەوە پاشەکشە نەکات بۆ لیستی داخراو بۆیە ئێمە ئێستاکە تەرحیەوە ناکەین کە لیستەکە ببەلستی کراوەی ئازاد ئەگەر نا ئەویژێکێکە لە پێشنیارەکان کە پێویستە قسەی لەسەر بکرێ بەڵام گوتم ئەبێ دەستکاری بازنی هەڵبژاردن بکرێ و بازنەکان بچوو کرێتەوانێ بەڵام ئایا حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە کوردستان و ئەو لایەنانەی کە پەیوەندیان بە تەسمیمکردنی بازنە و تەرسیمی حدود و سنووری بازنەی هەڵبژاردنەوەیە بیریان لەمە کردوێتەوە کە ئەمە بکەن یاخود دەتوانانە یاخود ئەیانەوێ ئەمە بکەن ئەمە پرسیارەکە ئێمە لە ماوەی 26 ساڵا بەڕاستی وەڵامێکمان دەست نەکەوتووە دیزاینی هەڵبژاردن لە بازنەکان لە هەرێمی کوردستان لە شێوازی کە هەرێمی کوردستانی بازنەی فێڵی قانونی لە خەڵک کراوە بۆ مەرامی سیاسی بەکارهێنراوە بەتەکید بەکارهێنرێت و ڕەنگە نەگۆڕینیشی لە یەک بازنەیەوە بۆ فرە بازنەی ئەو مەبەستە بێ بۆی کە تۆ لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر بتوانانی تەحکومکەی بە دەنگ دەرەوانێت تەحکومکەی هەز دەکەی خواستێگەیە بە دوای و شێوازەدا دەگەڕێت کە دەنگی دەنگدەر کەمترین سەنگی هەیە لە هەڵبژاردندا بازنەی هەڵبژاردن خۆی دنیا بەرەوە ڕوا بازنەی هەڵبژاردن بەرەو بچوشیە ڕوا و دیموکراسیەت بۆ دیموکراسیەتە نوێنەرایەتی کە هەیە خەڵک ناتوانێت بەڕاستی بە بەردەوای مەسە تۆ لە ناوچەی گەرمیانەوە بڕۆی هەموو جارێک بۆ پەرلەمانتارەکانە ببینی بەڵام ئەگەر بازنەی هەڵبژاردنەکەت بچوو کردەوانێ ئەوسا ئەو نوێنەرانی کە لە ناوچەی خۆتا هەڵی ئەبژێری ئەتوانی ئەو ساکە لی بپرسیتەوە ئەو داخوازی ئەو شتانی کە هاتۆ هاتە ئەتوانیت بیکەی لە دوایی لە ڕێگەی نوێنەرەکان تۆ بیکەی بە تەشریع و بیکەی بە یاسا لەبەرەوە دنیا بەرەوە ڕوا بازنەکان بەرەو بچوشی ئەڕوا و ئەمە سوودێکی تری هەیە بۆ مەسەلەی لامەرکەزیەت یعنی بۆ ئەوەی کە سیستمی لامەرکەزی زمینەی بۆ بڕەخسێنی بۆ ئەوەی کە هاوڵاتی بەشداری سیاسی زیاتر پێ بکەیت لە داڕشتنی سیاسەتی گشتی ڕۆژانەی خۆی و پێشکەشکردنی پرۆژەی خۆزمەگوزاری و هەموو ئەم شتانە بازنەی هەڵبژاردن زۆر جار کە لەسەر ئەساسی سنووری ئیداری زۆر جار دیاریەکرێوەکو فەڕەنسا و هەندێک وڵاتان بەرەو بچووکی و بەرەو بچووبوونەوە ڕەبۆی پەیوەندی نێوان دەنگدەر لەگەڵ نوێنەرە پەیوەندیەکی ڕاستەوخۆتر بێ نزیکتر بێ لەیەکەوە جگەلەوەی ئەگەر بازنە بچوو کرایەوانێ یەک شتی تریشمانێ مەدەزەکەوێت لە بەرەوەی سیستمی هەڵبژاردن لەرێ بکوسانە سیستمی نوێنەراتی ڕێژەیە لە دوو شوێنە نەعەدالەتی تاقیق بێت نەعەدالەتی جوگرافی یەک لە دانانی لیستەکان وەختی حیزبە سیاسەکان لیست دائنێن ناتوانن هەموو ناوچە جوگرافیە جیاوازەکان لە ئاستی هەرێمی کوردستانە ڕۆماڵ بکەن و جێگەی بکەنەوە لە ناو لیستەکانە بۆیە ئەبینید مەسەلا هەر لیستێک لەو لیستانەیەگری هەر حیزبێکی سیاسی کاگریت بەسە قورسایی زۆرتر لەسەر ناوچەیەکە لەسەر حسابی ناوچەکانی تر کە فەرامۆشکراوە بەڵام ئەگەر بێت و بازنەکان بچوو بکرێنەوانێ ئەو ساکە عەدالەتی نوێنەرایەتی جوگرافیش ئەتوانی تاقیق بکەی بەوەی کە مەسەلا لە سلێمانیە 14 بڵێن قەزات هەیە ئەوسا هەر 14 قەزاکە نوێنەری خۆی بێ لە ناو پەرلەمانە ئەمە بەمانایەوەنی ئەمانە نوێنەری قەزاکانی خۆیانن نە ئەمانە نوێنەری هاوڵاتیانی هەرێمی کوردستانن بەڵام لە قەزایەکەوە ڕۆیشتون کە ئێستاش وایە ینی ئێستاش یا لە قەزایەکەوە ڕۆیشتووە یا لە پارێزگای ڕۆیشتووە ینی لەوە بەدەرنیە بۆیە بۆ تاقیقکردنی عەدالەتی نوێنەرایەتی جوگرافیش پێویستمان بۆ هەیە دەستکاری بازنەکان کرد ئەمە یەکێکە لەو ئاهەمیەتانی کە پێویستە سەرنجەکانی کەشە بکە یا ڕوول سەواردە مواری یاسەکە بەس کاگومێ دەمێ باسیەوە بکەی کە لە هەرێمی کوردستان هەمیشە مەعمەعی کاتی هەڵبژاردن وجودی هەیە کاتی هەڵبژاردن ڕوون نییە بۆ خەڵکی نازانێت کەی دەنگ دەدات لە 27 ساڵە گوازم وتەنا 4 هەڵبژاردنیە چوار خولی پەرلەمانی کوردستان وادەکەی تاو بووە لە ئێستا یاخود چوار خولی پەرلەمان هەڵبژێردراوە بۆچی کاتی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان ئەوەندە ناڕوونە پێشێک بێمە سەر وەڵامی پرسیارەکەت لەسەر وەڵامی پرسیاری پێشوو بابەتی کە هەبوو کە ویستم باسی کەم فەرموو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان جگەلەوەی کە تۆماری دەنگدەرانەکەی تۆمارێکی کەم و کوڕی زۆرتایە ئەم کۆمیسیۆن لە ڕووی فەنی و ئیداریش و کۆمیسیۆنێکی سەرکەوتوونین لە کاتی ڕیفراندۆمە ڕیاپرسی گشتیە کۆمەڵە ڕێسایان دەرکردووە کە
کە ڕێساکانیان بێبنەمایە ڕێساکانیان ڕوونکردنەوەی تەواویتیانەیە بە نمونە کۆمەڵە قوارەی سیاسیان پەسەند کردووە ئەم قوارە سیاسیانە کە پەسەند کرا لەلایەن ئەنجومەنی کۆمیسیانەوە حەقی مکتەسەب وەرەگرێت ئەم حەقی مکتەسەبە نابێ وەربگیرێتەوە تازە سابت بوونەوەی بۆ کۆمەڵە خەڵکی کەوا داوایان کردووە ئەم کۆمیسیۆنە هەسار دەرەنجام هەڵێسانەوە و لەناو ڕێساکەیە دیاری نەکردووە کە ئایا لەسەر چی ئەساسێکە ئەم قوارانی تۆمار کردووە ئایا بە یاسای ئەحزابی هەرێمی کوردستان ژمارە حەبەی ساڵی 93 یاخود بە یاسای 97 ساڵی 2004 دەسەڵاتی کاتیەوە پێبانەکانە ئەمە بەشێکی بکەنە بینە سەر پرسیارەکەت ئێستا عەفو پێشەوانی کە ئەم کۆمیسیۆنی هەرێم دەستی کێمی نییە دەنگی خۆی بداتە دەستیان ئەمە بابەتێکە ئەمەوێ بە کۆمیسیۆنی هەرێمی کوردستان بڵم کە کۆمیسیۆنێکی ساوایە و لەو ئاسانین کە بتوانن لە ئاست دەخوازەکانی گەلابن لە ئەمڕۆدا باش بینە سەر سەبارەت بە کاتی هەڵبژاردن کە بۆچی هەمیشە دیار نییە کاتی هەڵبژاردن هەرێمی کوردستان ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو لە دوای سەحبی ئیدارە یەکەم هەڵبژاردن لە 95 ساڵی 1992 ئەنجام درا لە دوای ئەوە هیچ هەڵبژاردنێک ئەنجام نەدراوە هەتا وەکو دوای پرۆسی ئازادی عێراق لەژێر فشاری دەسەڵاتی کاتی هاوپەیمانەکان لە عێراقدا لەگەڵ انتخاباتی عێراقا خولی دوایین پەرلەمان هەڵبژێراوە و خولی سێمی پەرلەمان لەگەڵ یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کە بۆ یەکەمجا سەرۆکی هەرێم لە ڕێگەی گەلەوە هەڵبژێرا ئەنجام درراوە لە دوای ئەوە ئێتر هەڵبژاردننی خولی سێم ئەنجام درراوە و ئەم خولی کە ئێستا کە بۆ خولی پێنجەم ئەنجامی ئەدەین مشەڕیع لە 6 یانزەی 2007 وادەی پەرلەمانی کوردستان تەواو بووە پەرلەمانی کوردستان هەڵسا بە یاسایەک ماوەی خۆی درێژ کردەوە بۆ دوو خولی گرێدراوە قەسدی مشەڕیع لێرە ڕوون نییە ئەگەر بێت و ئێمە تەفسیری ئەم دوو خولی گرێدراوە بکەین ئەگەڕێنەوە بۆ پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە مادە پێنجی پەیڕەوی ناوخۆدا لە بڕگە یەکەمەکەیدا هاتووە هەموو خولێک ماوەی 4 مانگە و 2 مانگیش پشووی هەیە 4 مانگ لەگەڵ 2 مانگی پشووە 6 مانگە 2 خولە ساڵێکەکە بە پێی ئەتوانی بڵێن لە 6 یانزەی 2010 انتخابات دەکرێت بەڵام ئایا دوو خولی گرێدراوەکە هەردوو عوتڵاکە حساب بکەین هەردوو پشوەکە یاخود پشووی ناوەڕات حساب بکەن و پشووی کۆتایی واز لێنین ئەگەر پشووی کۆتایی واز لێ بێنین ماوەی دامانکات ڕاستەکەی کامیان ئێستا لەمە فێڵ لە خەڵک کراوەیان شتێک شادراوە بە مەقاتی هاتووە قەسدی مشەڕیع نازانێت سەر کامیان جگی کراوە بۆ ئەوەی کە بەکار بهێنرێت دەستکە دەرچۆنێکیان بوێنێت بەو ماوەی بیگونجێنە دیاری نەکراوە ئێمە ئەتوانین بڵێن حەدی ئەدناکەی 8 مانگە و حەدی عەلاکەی ساڵێکە بەڵام سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە بە پێی یاسای ژمارە 2 ساڵی 2007 یاسای دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بەسەر دامەزراوە دەستوریەکانە ئەو دەسەڵاتە درا بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە وادەی هەڵبژاردن دیاری بکات سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیارێکی دەرکردووە کە ئاڕاستەی پەرلەمانی کوردستانی کردووە کە کەمتر لە 3 مانگ حەسن بە دیاری حەسن بە ئەنجامدانی ڕێکارە یاساییەکان بۆ دیاریکردنی کاتی هەڵبژاردن ناڵە کاتەکەی دیاریەکەم ئەڵێ لە ماوەی 3 مانگە هەرچەند مەدامی ڕێکاری یاسایی کاتی هەڵبژاردن چۆن ڕێک دەخرێتەوە بە جۆرەی قانون کە کاتەکەی دیاری کراوە بێت 4 ساڵ جارێ دەنگ دەرخۆی بزانێت کە هێزە سەر سندوقی دەنگدان و ئەم هەموو تەفسیرە جیاوازی کە بڕێزی باسی کرد تێیدا نەبێت بۆ خەڵکی ئەمە یەک لە گرفتەکانی ئەم وڵاتە دواکەوتوانەی ئێمە ئەوەیەکەوە کاتی هەڵبژاردن بە یاسا دیاریەکەن بەڵام دوایی درێژی ئەەکەنەوە لە ژێر ناوناونشانەکە درێژی ئەەکەنەوە ئەو کۆمەڵی کە لە دەسڵاتان ئەیانەوێت درێژە بە ماوەی خۆیان بدەن بەرداوامی بە ژیانی سیاسی خۆیان بدەن ئامادەنین کەوا دەسەڵاتی دەسەڵاتکە نەڕێگەی سندوقانی دەنگدانەوە هەروەکو ئەبینین لە یاساکە ئێستا کوردستان ئەم بابەتە چۆن چاک دەکرێت ینی لە ڕێگەی قانونەوە دەکرێت قانونێک بێ بە دیاری کراوی و لە ڕۆژی هەڵبژاردن بۆن ئۆتۆماتیکی دوای یاسامان لە وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستانە بەتایبەتی دەستورێ و مشکلانە دروست لە نەبووین دەستور لە هەرێمەکان گەڕنەوە بۆ دەستوری عێراقی ئێمە دەستورێکمان هەیە بەڵام لێرە گرفتی ئێمە ئەم هەیکەلی کە لە هەرێمی کوردستان هەیە پێچەوانەی دەستوری عێراقیە بەڵام لە هەرێمی کوردستانە یاسای سەرۆکایەتی ئێمە سەرۆک ئەبێ لە ڕێی پەرلەمانەوە هەڵبژێرێت ئێمە لە ڕێی گەلەوە هەڵمابژاردووە کەمە تەزار بکە لەگەڵ دەستوری هەمیشەی عێراقە و پرۆژە یاسایەک لە پەرلەمانی کوردستان بۆ هەموارکردنیان بابەتە کەواتە کاتی هەڵبژاردن ڕێک ناخرێ و هەروە دەمێنێتەوە تا دەستورێک نەبێت لە هەرێمی کوردستان کاتێکی دیاری کردوێ بە دیاریکراوی
ئێمە گرفتی لە یاسامانە نییە یاسای ژمارەیەکی ساڵی 92 حەسمی مۆزوعی کردووە کە 4 ساڵجارە بۆ هەڵبژاردن ناکرێت 4 ساڵجارە هەڵبژاردن نەکەین بەڵام 4 ساڵجارەکە لە 6 مانگ لە 6 یانزەی 2007 کاتێک کۆتایەتەوە پەرلەمانی کوردستان هەڵەسێت بەبێ هۆکار لەسەر داوای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی هەرێمی کوردستان کە ئەڵە ناتوانم هەڵبژاردن بکەم پێشتریش خۆی ئەڵێ من توانای ئەنجامدانی هەڵبژاردنم هەیە زۆر باش باشە کە توانای ئەنجامدانی هەڵبژاردن هەیە بۆچی ئەڵێ ناتوانم ئەنجامی بم ئەبێ داواکاری گشتی دەستەی نەزاها لەسەر مابەتە بەدەنگ بێن ئایا کۆمیسیۆنی باڵا ئەو پارێکە سەرفی کردووە لە ڕێکاری یاسایی بە هەدەردانی ماڵی گشتی نییە بۆ ئەڵێ ئەتوانم بەڕەسمی لەبارەمە سەرۆکی هەرێمە بۆ لە کاتی نزیکبوونی هەڵبژاردنەوە ناتوانم باش دەستخۆش کاگارم سەرنجەکانی تۆ بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی ئەوەی کە خەڵک چاوەڕێ دەکە هەڵبژاردنێکی کۆڕانکاری تەواوی دروست بکە هەڵبژاردنێک کە تەزویر و ساختەکاری تێدانە بێ هەڵبژاردنێکی کامل ئەمانە چۆن هەڵبژاردن دەبێتە فاکتەری گۆڕانکاری لە هەرێمی کوردستاندا طبعی کە باز لە نەزای انتخابیەکەی یەکسەر چاوانەچێتە سەر ئەو هەیەی ئیشرافی پرۆسی هەڵبژاردنەکە کە لە هەرێمی کوردستاندا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسیە ئەمە بێ ئیش لەسەر چی بکە بە پێی یاسایی ئومێدونیە بەم کۆمیسیۆنە بتوانێت هەڵبژاردن نا مەسەلەکە لە ئومێدونە ئومێدا نییە مەسەلەکە لەوایە مەسەلە تۆ تۆمارێکی دەنگدەرانت هەیە لە 92 پڕ لە کەم و کوڕیە ئیرادەیەک نەبووە خواستێک نەبووە کە هەوڵ بدا بۆی کە پاچی بکاتوانی خۆ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقیش دیسانەوانەیە هەوڵێکی جدی نەدا بۆ ئەوەی کە پاچی بکاتەوانێ و ئەو ئێستاکە 4 تۆماری دەنگدەران هەیە 4 تۆماری دەنگدەران هەیە بە ڤێرژنی جیاجیا باشترینیان یعنی هەر لە ئێستا UN تۆمارێکی دەنگدەرانی هەیە ئەوەی بایۆمەتری هەیە تۆمارێک دەنگدەرانی ئەوەی کە ڕیفراندۆمی پێکراوە تۆمارێکی باشترینیان کامانێم ئەوەی بایۆمەتریەکە تا ئێستاکە لە هەمووی باشترە ئێستا تۆمارێکی دەنگدەرانی تر هەیە کە جیاوازە تقریبا ئەبێ بە 5 جاوین بەسا کۆمیسیۆن خەریکە ئەوێ واز لەوەی ئەو تۆمارەش بێنە کە وەختی خۆی لە 25 نوێ ڕیفراندۆمی لەسەر کرد بۆ ئەوان خراپەکانە طبعی ئەوەش ژمارێکی زۆر لە ناوی دووبارە و مرد و ئەمانەی تیا هەیە بەڵام ئێستاکە هەندێک ئیشی تیا کراوە لە برێەوەی کە مەسەلە زیاتر ئیش لەسەرەمە بکرێت و پاک بکرێتوانێ ئێستاکە خەریکە واز لەوە هێن تۆمارێکی تری دەنگدەران هێنراوە بە تەمان بچنە سەر ئەو تۆماری دەنگدەرانە کە ئەو ژمارەی دەنگدەرانی پۆخڵ و ناڕاست و نادروستی زۆر زیاترە لەوەی کە ڕێفراندۆمیشی پێکراوە بۆیە باشترین وەک کاگومێدیش باسی کرد ینی باشترین حال و خێراترین چارەسەر بۆ ئێستا ئەوەیە کە تۆمارێکی دەنگدەرانی بایۆمەتری هەیە لە عێراقا ئەم تۆمارە تا ڕادەیەکی باش پاقژە لانی کەم دڵنیان لەوەی ناوی مردوویتیانە ناوی ڕێژەی بەشداری لەو تۆمارە بایۆمەتری ئەوەندە زۆر نییە لە هەرێمی کوردستان بەڵام ئەو بەراوردەی کە ئەکرێت ئێستاکە لە نێوان تۆماری دەنگدەرانی بایۆمەتری لەگەڵ تۆماری ئەو تۆماری کە ڕێفراندۆمی پێکراوە نزیکەی 275,000 دەنگە ئەم 275,000 ئەومان پیاڵە کە ناوی مردوو ناوی دووبارەی تیانە بۆیە باشترین هەنگاو ئەوەیە کە بچین بەرەوپیری ئەو بایۆمەتریە تۆماری بایۆمەتریە و تەنسیقە بێت لە نێوان کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم لەگەڵ عێراقاوە ئەوەی من بیستومەوە ئەزانمەوەیە کە کۆمیسیۆنی بەغا ڕازی بووە بەوەی کە ئەو بایۆمەتریە بدا بەڵام بە مەرجێک کە ئەو سەرپەرشتی پرۆسی هەڵبژاردنەکە بکواتە لەسەرەوە بەڕێزە چیە لە قسەیەکە کە حالەوەی کە کۆمیسیۆنی عێراق بۆ خۆی سەرپەرشتی پرۆسی هەڵبژاردنەکان بکات باشتر لەوەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن ڕاپرسیاریان بەڕێوە بێت جیاوازیەکە مەسەلەی بایۆمەتریەکەیە یعنی باشەکەی ئەوەیە ئەگەر ئەو بایۆمەتری بێنرێتە ناوە من پێم وایە هەر لایەنێکیان بێ کێشە نییە بەڵام ئەگەر بایۆمەتریەکە ببێتە ئەوەی هەڵبژاردن ئەبێت کۆمیسیۆنی هەرێم بیکات باشە ینی بایۆمەتریەکە سەبەب بێ بۆەوەی کە کۆمیسیۆنی بەغا نەتوانێت مەسەلە بەشداری بکە کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم بیکە بەم تۆماری دەنگدەرانە پۆخڵەوە من پێم وایە ئەو کاتە کۆمیسیۆنی حکوومەتی اتحادی بیکە باشترە لەبەرەوە ئەین جیاوازەکە مەسەلە لەوەیە ئایا ئەتوانرێت تۆماری دەنگدەرانی بایۆمەتری بەکار بێنرێ بەکارێن ئەگەر بەکار بێنرێ هەر لایشان بیکەم پێم وایە گرنگە بەڵام ئەگەر بەکار نێنرێ بەڵێ ئەوەی عێراق بیکە باشتر کەواتە ئێستا تەنها بە گۆڕنی تۆماری انتخابات دەکرێت هەڵبژاردنێکی باش لە هەرێمی کوردستان بەڕێوە تا ڕادەیەک لەو ماوەیەکەمەی کەماوە
بەڵێ تا ڕادێک زۆرە باشە تەنها بێت ماوەیەک کە ماوە لەو ئەو ماوە. بایۆمەتریە یعنی هەر مەسەلەکە تۆمارەکە نییە مەسەلەکە و مەراکزانەیە کە تەحکمیشەکەن بەسەر نەتائیجی دەنگدانەکانەوانەیە کە ئەوە بۆ خۆی تا ڕادەیەکی زۆر ئەمنی دەنگدان ئاسایشی دەنگدەر کە دەنگەکە خاتە ناو سنووقەکەەوە پارێزراوە بێت لە فراندن و گزی فزی و لە گۆڕینی سنووک دەست خۆشکاگەرم کاگومێت تۆ گە سەنجی کۆتاییت مابێت لە هەرێمی کوردستان هەڵبژاردن چۆن چاکەکرێت پرۆسی هەڵبژاردن ئەگەر بە کورتی زۆر سپاس دەکەم کاتی بەرنامەکەم تەواو بووە پێم وایە ئەم کۆمیسیۆنی کە دروست بووە لە هەرێمی کوردستانە بە کارەکانی خۆیان نابژنەوە بتوانن شێوازێک لە شێوازەکان سیستەمێکی ئەلکترۆنیدا بنێن تۆمای دەنگدانانی لەسەر پێک بێنن خەڵک بچێت وەکو هاوشێوەی بەغا سیستەمێکی بایۆمەتری بێت لە ڕۆژ انتخاباتە ئەو کەسە تعییر بکرێت لە دوای پێشەوەی کە داوانکەی بات و ئەم قۆناغا بەسەر بچێکەوە سنووق لە ناوەندەکان و بگۆتێتەوە بۆ مرکزی اختراعەکان و بگوێتەوە بۆ شوێنی عەدو و فەرز و ئەم هەموو بێنەوە بڕۆ ئەمانە ئەبێتە هۆی کەوە ناومێدی هاوڵاتیان لە بەرامبەریدا و سەرنجی کێشم لە سەرلیسی داخراو هەیە بۆ کەمەتەوایەتەکان کە بڵێن بۆ کلد و ئاشووریەکان 5 کورسیان بۆ دیاری کراوە بۆ تورکمانەکان 5 کورسیان بۆ دیاری کراوە بۆ ئاسووریەکان کورسێکیان بۆ دیاری کراوە ئەرمەنیەکان ئەگەر بێت و ئێمە ئینتیخابات بکرێ بە لیستی داخراو چۆن تەوزیعاتی ئەو کورسیانەکە لە نێوان ئەو چەند ئەحزابەی هەیە کە بۆ کلد و ئاشووری و دیاری کراوە چونکە ئەوان هەموو لیستەکانیان خەڵکی خوانی تیا پێنج ئەندامی تیا هەیە ئەوەی گرفتێکە لە ڕێگەی لیستی داخراوە دەست خۆش زۆر بەڕێزجا پارێزەر ڕاوشکار و شارەزای کاربەری هەڵبژاردن کاگانم زەمان بەڕێوەبەری پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن سواز و بەڕێزیشت تاردولا بەخێربێن بینانی بەڕێزی پێیان تا بەرنامێکی دیکە ئێوەش بۆ پای گۆرە سپێرم خواتان لەگەڵ بێت.